ئەم کاتتان باش بەڕێزان. بڕیارە پاشان کاتژمێرێکی تر تەرمی شاری ناسراوی کورد شێرکۆ بێکەس لە وڵاتی سویدەوە بگاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و دواتریش بەرەو شاری سلێمانی بەڕێ بکرێت. ڕۆژی چواری ئەم مانگە شێرکۆ بێکەس بەهۆی نەخۆشیەوە پاش ئەنجامدانی نەشتەگەریەک بۆ سیەکانی لە نەخۆشخانەیەک لە ستۆکهۆڵمی پایتەختی وڵاتی سوید کۆچی دوایی کردو. بڕیارە لە مەراسیمێکدا و لەسەر وەسیەتی خۆی لە پارکی ئازادی شاری سلێمانی بەخاگسپێدێت. فەرمانداری گشتیەکی نەکانی پاراستنی گەلی ئەپەکە ڕایگەیان کۆتاییان بەو ئاگربەستە هێناوە کە بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە ڕایانگەیاندبوو. هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکرات پێدا هیوای خواست کە داواکەی بارزانی بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوی کوشتنی هاوڵاتیانی کوردی خۆراوەی کوردستان تەنها لە چوارچێوەی نامە و بەیاننامەدا نەمێنێتەوە و بەڵکو بە جددیەوە کاری بۆ بکرێت. ساڵح موسلیم بە NRT وت کە لە کاتێکدا ئەوان بە بایەخەوە لە داواکەی بارزانی دەڕوانن بەڵام هیواداریشن کە تەنها لە چوارچێوەی قسە و بەیاننامەدا نەمێنێتەوە. وتیشی تا ئێستا سنووری هەرێمی کوردستان بەڕووی کوردانی خۆرئاوای کوردستاندا داخراوە. لالایەکی ترەوە ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان داخستنی سنووری هەرێمی کوردستانی بەڕووی خۆرئاوادا ڕەت کردەوە بە تۆمەتی هەڵبەستراوی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و پارتی یەکێتی دیموکرات پێدا وەسفی کردن. هێمن هەورامی لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی دیوی دووەمی هەواڵدا شەوی ڕابردووی NRT ئاماژەی بۆ ئەوەش کرد کە پێدا ڕێکەوتنامەی هەولێر وەک خۆی جێبەجێ ناکات و هەوڵدەدات لایەنە سیاسیەکانی تری خۆرئاوا بێبەش بکات لە بەشداریکردن لە بەڕێوەبردننی خۆرئاوای کوردستاندا. لە ناوچەی سەرەکانی ڕەسولعین جمجۆڵی هێزەکانی پارتی یەکێتی دیموکرات پێدا کە هێزێکی کوردیە لە خۆرئاوای کوردستان و بەرەی نووسرا کە گروپێکی چەکداری ئیسلامیە ڕوو لە زیادبوونن. بەیانێری ئاژانسی ئەنادۆڵ لە سنوورەکە دەڵێت هەردوو هێزی چەکدار کە ئێستا لە شەڕێکی گەورەدان لەگەڵ یەکتر خەریکی تۆگمەکردنی بەرەکانی شەڕن و هەردوو لایەن چەکی زیاتر جێگیر دەکەن. بەری تورکمانی کورد تۆمەتبار دەکات بە ڕێگریکردن لە هەڵبژاردنەکانی شاری کەرکووک گوایە ڕێگە نادەن بە وردبینیکردن لە تۆماری دەنگدەراندا و کوردیش دەڵێت وردبینیکردن لە تۆماری دەنگدەراندا خەیاڵفڵاویە. هەرشە ساڵحی سەرۆکی بەرەی تورکمانی لە لەدوانێکیدا بۆ ماڵپەری مەدا پرێس ڕایگەیاند تۆمەتی پەرلەمانتارە کوردەکان لە دژی تورکمانەکان کە گوایە ڕێگری دەکەن لە هەڵبژاردنە ناوخۆیەکانی کەرکووک دوورە لە ڕاستیەوە و ڕایگەیاند ئەوان پشت بە مادەی 23 یاسای هەڵبژاردنەکانی 2008 دەبەستن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان. لە ژمارەیەکی ڕۆژنامەی جامی جەمی زمانحاڵی دەستگای دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی ئێراندا کاریکاتێرێک بڵاو دەبێتەوە کە ناڕەزایەتی پەیڕەوانی کوردی ئاینی یارسانی خۆرەڵاتی کوردستانی لێ دەکەوێتەوە. ئاژانسەکانی هەواڵی خۆرەڵاتی کوردستان ڕایگەیاند بڵاوبوونەوەی ئەو کاریکاتێرە لە ڕۆژنامەیەکی فەرمی ئێراندا وەک بێڕێزیەک لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە دەرهەق بە پەیڕەوانی ئاینی یارسان لە وڵاتە لێک دراوەتەوە و ئەمەش تووڕەیی و بێزاری پەیڕەوانی کوردی یارسانی خۆرەڵاتی کوردستانی لێکەوتۆتەوە. شاد و بەختەوەر بن.